من یادگار ناوخاسیم متولد 1378 لسنة بدنياتكم من لتمني حفصاليو مربي قلو سرود بوم لمدرسة دوايا يواش يواش فيري بيانو بوم چونك استعدادم بو هم بقوراني هم ب جنياري لبيانو شروع مكر لتمني 10 سالگيو كيبورد مشروع كرتا حدود 15 سالگي تمرين مكر ل 15 سالگي وتايسك 26 سال تمن ما بصورة حرفي من هم لرستوران ماد لشهر سنة وخريكي كاري كونسرتكم لم رستورانا من لتمني مناليو هر خوم فير بوغم اكاديميك خوم فير بوغم چوغم كارگلك آموزشيم سنگا و كتيوگلك مهاورگا چونك خوم نابينام كتيوكانم هاورگا كرگمسا بريل وخوم بصورة خوم كتيوكانم خوانگسو بعد كارگلك صوتي آموزشيم هاورگا هر كلن تايسا که هاتك مسبان هر خوم فير بوغم واقعا که هیچ استادێکم نەوە هەر کۆلەن استعداد خۆشم بوو من ڕۆژانە ساعاتی نهایەتەن 12 من لێرە بم دوایەوە من تێمبۆرن لەناو ڕێگا کە سعی یەکەم ئەگەر هەر مشکڵێکم بێت ئەشێ بینمە کنارەوە چۆن واقعان وەختارێک توێن ئەم شوێنە برەندی خۆمە ئەشێ لە برەندی خۆمە گۆرانی خاص هەم بۆ خۆم بخوێنم هەم خۆم سەرحاڵەوە بمەوە هەم خەڵکی سەرحاڵەوە بێتەوە من ئەکسەرەن گۆرانیەکانی وەختارێ ئەچمە پیس سازەکە من شکر بخواتەوە گۆرانیەکانە خوێنم هەم بە تواوی زاراوەکان هەم زاراوەی هەورامی هەم زاراوەی کورمانجی هەم فارسی هەم تورکی هەم کۆلەن هەر منتەقەیەک ئێوە فەرمون من ئەتوانم بۆ زاراوە گۆرانی بێژەم هەم کەلهوڕی ئیلامی لۆڕی کۆلەن بە تواو زاراوەکان من گۆرانیێژم حتا لەسەر گۆرانی عەرەبیش کارم کردووە حەیران دڵێ هەرە حەیران دڵی نەبرادەر ئێمڕۆ خەمە خۆکار بە خەمان تێک نایە حەیران دڵی نەبرادەر ئێمڕۆ خەمە خۆکار بە خەمان تێک نایە ئەوە من کە بۆ چخۆنێکی بۆ دوو سەگەم لە مەداری خۆن دەقی ئەوە خۆمان ناوێزانەکەی بە دوور و کەس هۆرانی نەبوو سەبوو خاوێ خاوێن